بینەرانی بەڕێزی بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. پێش ئەوەی بڕۆینە سەر ئەو بابەتە ئەسڵیە کە بۆ بەرنامەی ئەم هەفتەمان حازرمان کردووە بۆتان کە لەسەر نەخۆشی غودەیە، سەرەتا تازەترین هەواڵەکان لەسەر ئەو پەتای کە بڵاو بووەتەوە 2 ساڵ و وردەی کە بەسەری تێپەڕێەوە کۆڕۆنای ناوە، ئاخرین هەواڵەکان کە لەو بابەتەوە هەیە لە بەرنامەکانی پێشوویشە یەکێ لە بینەران وتووی کە ئاخرین هەواڵەکان زانستی کە تاقیقاتێ لەسەر کۆڕۆنا و متاڵعاتێک کە لەسەر کۆڕۆنا کراوە بۆمانی بڵاوکەنەوە. ئێمە سەرەتا دوایین هەواڵەکانی زانستی کە لەسەر کۆڕۆنا کراوە ئەو تاقیقات و متاڵعاتە بۆتان ئەیژ. ئاخرین تاقیقات و متاڵعات ئەوەیە کە ئایا بەرخەلافی پێشوو کە ئەیانوت 10 ڕۆژ قەرەنتینە ئیسە 5 ڕۆژ قەرەنتینەیە، ئایا ئەو 5 ڕۆژ قەرەنتینە بەسە مکەفیە بۆ ئەوەی کەسێک تووشی کۆڕۆنا بووە. ئەو تاقیقاتەی کە لە زیاتر لە 100 متاڵعە کە کراوە خوێندنەوە کراوە لەسەر ئەو تاقیقاتە لە ساڵی 2000 بەملایشەوە، ئەوەیە کە ئەمڕۆ ئێژن کە ئەو نەخۆشی کۆڕۆنا کە قابل سەرایەتەوێت و ئەوەی کەسێکە ئەتوانێت کەسێکی تر یا کەسێکە ئەو نەخۆشیە نیە کەسێکی ساقە تووشبێ لەو کاتەوە کە علایەمەکە خۆی ئاتە دەرەوە ئەتوانێت نیشان ئەو کەسە موسری بێت یانێ نەخۆشینەکە منتەقل کات، بەڵام 1 ڕۆژ پێش ئەوەیشە پێش ئەوەی کە علایەمەکە خۆی نیشان بات ئەو کەسە ئەتوانێت ناقل یانێ منتەقل کە ئەو نەخۆشیە. ئەوەیە کە زۆرترین نەتیجەی کە گیراوە ئەوەی کە لەسەر ئۆمیکرۆنە، ئەوەیە کە دۆرەی کومون یا دۆرەی کە ئەو نە خاموشە خۆی دیارینە 2 تا 4 ڕۆژە. ئەو 2 تا 4 ڕۆژە یانێ کەسەکە توش بووە میکرۆبەکە ئەتوانێت خۆی جێگوزی نەکات لە جەستەیە، بەڵام علایەمەکە خۆی نیشان نادات کە ئەوە ئەتوانێت لە 2 ڕۆژ تا 4 ڕۆژ درێژە بکێشێت. هەروە ناوەندی کۆنتترۆل و پێشگیری عفونەتەکان کە بە ئاژانسێکیش ئەناسرێ بکە ئاژانسێکی بە بەرگری لە عفونەتە بە CDCش ناوە مخەفەفەکەیە، ئەوان ئیعلامیان کردووە کە موسریبوون یعنی ئەوەی کە قابل سەرایەت بوونی ئەو نەخۆشی کۆڕۆنا 1 ڕۆژ پێش ئەوەیە کە علایەمەکە زایرەوە بێتەوە. نەتیجەی تاقیقاتەکە ئەوەیە کە بەو ئازمایشە کەسێکە ئازمایشەکەی گرکە مثبت بێ واقعەن ئەوە نیشان نادا کە ئەمە 1م ڕۆژە یا 2م ڕۆژە، بەڵام 2 تاقیق یەکێکی ئەوەیە کە متاڵعی کە لە ئوسلۆی نروژە کراوە، ئەوان ئەڵێن کە 3 ڕۆژ دوای ئەوە کەسێک کە بۆ 1م جار تەماسی کرد لەگەڵ کەسێکە کە حامڵ ئەو ویرروسە ئەو ویرروسە لەگەڵ خۆیابە، ئەو کەسە دوای 3 ڕۆژە خۆی ئەوێتە کەسێکە ناقلە یان منتەقلەکات نەخۆشینەکە. بەڵام تاقیقی تریش هەیە لە کورەی جنوبیە کراوە، ئەوان ئەڵێن کە لای ئێمە کەمێ درێژترە لە 4 ڕۆژ زیاترە خایەنێت کە ئەو کەسەکە بۆ 1م جار تووشەوێت دوای 4 ڕۆژە و علایەمەکەی خۆی نیشانەدات. بەڵام ئەوەی کە ئیسە لە سەری کۆکن ئەوەیە کە 2 ڕۆژ تا 4 ڕۆژ دوای ئەوەی کە ئەو کەسەت لەگەڵ کەسێکە ئەو نەخۆشینیە هەیە تەماسی بوو، ئەو کەسە توانێت ئێتر ئەو نەخۆشینە منتەقلکە بە یەکێکی تر. ئازمایشەکانیش کە ئەو ئازمایشگەرە کە ئەگرگێ ئایا و کەسە مثبەتە یا منفیە، ئەڵێن کە ئەگەر ئازمایشەکە نەتیجەی منفی بوو دیارە ئەوەیە کە چەند ڕۆژیال بەسەر ئەو دۆرێک کە ئەبوای قەرەنتینە بێ گوزراوە، بەڵام ئەو کەسە ناتوانێت کەسێک بێ کە بتانێت سەرایەت بات ئەو نەخۆشینە بە کەسێکی تر، یا ئەوەی کە
کەمێ تۆزی مشکلەیە بە فەرز ئەگەر دوو کەس پێرێ بەیەکەوە ملاقاتێکیان کردووە ئەمڕۆ ئەو کەسەت بڵێت فڵانی ئاگات لە خۆت بێ من ئەمڕۆ مثبتم واقعاً ئەو کەسە دوو ڕۆژ یعنی ڕۆژی ئاخری کە دەورەی کۆمونەکەی بووە ئەوێتە دوێنێ بەڵام ئەم دوو ڕۆژ پێشی بووگە ئەوە یەکەمێک ئەم سازماندان و ئەوەی کە بەرنامە ڕێزی بکرێت چە کاتێک واقعاً کەمێک مشکلە بۆ کەسێک کە بەرنامە ڕێزێکی دەقیقی بێ چە ئانچە سانیەک لەگەڵ کەسێکە تەماسێکی بووێت کە ئەو تەماسە ئەو کەسە دوای چەند ڕۆژە ئێژێ ئەوە لەسەر بەرنامە ڕێزیەکەی کە ئەوەی کنترۆل ناکردی ئەو نەخۆشینە هەروە بەربڵاوە یەکێ لە عوامڵی ئەوە یەکە واقعاً سەختە کەسێک بەرنامە ڕێزی خۆی کات کە ئەوەی کە واقعاً چەند ڕۆژ ئەو نەخۆشینە دەورەی کومنی بووگە لە لەشی ئەو کەسە چنێکی خایانگە چەندێکی لێ گوزەرانگە لە چه مەرحەلێکە بووە ئەوە ئاخرین تاقیقاتێکە کە بەر ئەساسی سیانزم متاڵعسکە لە حەڤە وڵاتی دنیا لە ساڵی 2020 بەملاوە ئەنجام دراوە بەڵام زانست ئەوە یەکە هیچ کات پاشەکشە ناکات عقب نشینی ناکات حتا بۆ وێنە لە هەفتەی کە ها لە پێشە ڕوومانە یانێ لە بەیانیەوە کە ئەوێتە دووشەمە لە تەقویمی میلادیە ئەوەڵی هەفتەس تاقیقاتی تر دەست پێەکەن ئەوەی کە بۆ ئەوەی کە کەمکەنەوە ئەوانەیە کە تووشی کۆرۆنا بنیە ئەوانەیە کە ئەو ویرروسە بڵاوەکەنەوە چۆن یەکێک لە ڕێگەکانی بڵاوکردنەوەی ئەو ڤایرۆسە لە تەریق هەناسە و دەمەوە هەیە شوێن لانە گوزینی ویرروسەکەیان پیا کردگە لە چه قسمەت گەرێکە لە دەمە ئەتوانێت خۆی نگا بێرێ کە ئەو کەسە بە قسەکردن بە پژمە ئەو ویرروسە بڵاو کاتەوە بۆ وێنە بۆ وتمان لە هەفتەی داهاتووە حتا تاقیقی شەکەن لەسەر جۆرێ بنشت کە دوو جۆرە یەکێکی لە پودری کاهوو استفادە کراوە یەکێکی لە پودری بام پودری لوبیا استفادە کراوە کە ئەو بنشتە یا ئەو داچکە ئەتوانێت لە کاتێک کەسێکە حتا ویرروسەکەیشی بێ ناقل ویرروسەکە بێ بە جاوینی ئەو کەسە ئەو ویرروسە جەمە کاتۆ کە بەرەو نێنێرێ هەرچەند وتم تاقیقاتەکە لە دووشەمە و دەست پێکات لە بەیانی و دەست پێکات بەڵام ئەوە خۆی ڕێگەیەکی 100% نییە بۆ ئەوەی کە ئەو بەربەو نەخۆشینە یا چاکبوونەوەی دەرمانێکی ئەو چاکبوونەوەی ئەو ڤایرروسە بێ فقط ئەوەیە کە زانست پاشەکشەی نەکردووە و ئەو تاقیقاتە کە لەسەر کۆرۆنا کردگە هەروە درێژە هەیە بابەتی ئەسلی بەرنامەی ئەمڕۆمان لەسەر نەخۆشی غودەیە نەخۆشی غودەی تیرویدە نەخۆشی غودەی تیروید ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارەی 7مان پێنیشان بدات غودەی تیروید غودەیەکە کە شکڵەکەی وەکو پەپولەیە لە بەر ملیشە هەروەکە ڕەنگێکی سووری مایل بە قاوەی لەم وێنە ئەبینن نیشان دراوە ئەنازەکەیشی تقریبی 2 لە 4 سانتە بەڵام وەزیایفێکی ئەسلی هەیە من ئەوە ئارزکەم کە لە بازی شوێنگەرە شاید غودەی تیروید بە غودەیەکی تر بناسرێت وەکو غودەی دەرەقیش ناوی بوون کە هەر غودەی تیرویدە کارێکە ئەم غودە هەیەی وەزیفەی ئەسلی ئەوەیە کە هورمونگەرێک تەرەشحکات ئەو هورمونگەرە کە تەرەشحکردن دوودانە هورمونن ناوە اختصاریەکانیان تێتری و تێفۆر یا تێسێ و تێچوارە کە بە ناوی اختصاریە تێسیەکەی بڵێن تریۆد و تیرۆتینە تێچوارەکەیشی تیرۆکسینە بەڵام ئەم دوودانە هورمونە خۆیان تحت تاثیر ئەوەی کە چه ئەنازێک تەرەشح بن تحت تەنزیمی تەرەشحی هورمونێکی ترن کە لە مەغزە و تەرەشحەوێت بە ناو هورمونی TSH ئەناسرێت کە ئەو بە میزان ئەوە میزانی تێسێ و تێچوار کە لە
غدەی تیرۆید و ئەڕژگێت و ساڕێژە بێت لەسەر تەنزیمی دەور و نەخشی کە هەیەی لەشە تەسیری هەیە. ئەلبەتە ئەم هورمۆنگەرە تێستی و تێچوارەکە تێکەڵ خۆینەوەن، یعنی ئەڕۆنە ناو خۆین و تەنزیماتێکی سوخت و ساز یا متابولیسم لە لەشە ئەنجامەدەن. ئەمانە بە ئەم دوو هورمۆنە بە ڕۆشت مەغز، بە کارایی سیستم گوارش و هەروەها کنترۆلی عەزڵات و ئەوەی کە مەزاجی ئینسانەکان لەسەر ئەوانە هەمووی تەسیری هەیە و کەم کارکردن یا زیاکارکردنی ئەتوانێت تەسیراتێکی بێت کە بەناو کەمکاری تیروید یا پڕکاری تیروید ئەناسرێت. ئەگەر تیروید کەمکار بێت یعنی تەرەشحاتەکەی کەم و کاتەوە ئەوە بەناو ئەوە ئەڵێن کە تیروید غدەی تیروید سستە بووگە یا کەمکاری تیروید ناوە بن، یا ئەوەی کە ئەگەر زۆر تەرەشحکات و زۆر تەرەشحی هورمونەکە بکات بە پڕکاری تیروید ناویە بن. دیارە پڕکاری تیروید لە بازێ بەش لە ناوچەکان کوردستانە ناوێکی تر هەیە کە بە ناو نەخۆشی غدەی سام ناوی لێبن. بەڕاستی ئەو غدەیشە ئەو نەخۆشیە ئەوە سامناک نییە کە ئەو ناویانە لەسەردا ناوە پڕکاری تیروید، چونکە دەرمانی هەیە بەری پێگیرگێ. خۆشبەختانە ئەمڕۆ بازی دکتۆرگەر بە تایبەت ئەو لە باشوورە هەوڵەدەن کە ئەو دەستەواژێت لابن، چونکە پڕکاری تیرویدیش دەرمانی هەیە و بەناو نەخۆشی سام یا ئەوەی کە سامناکە لەو دەسەبەنی ناکرێت. دیارە دەرمانیش بەستە بەوە کە کەمکارە یا پۆرکارە یا جۆرگەری تریش نەخۆشی هەیە کە ئشاراتێکی پێکەین وەکو گواتر بەستگی هەیە بەو نەخۆشینە کام شخڵ لە شخڵەکانە بە دەرمانە، یا ئەوەی کە بە یۆدەکە توانێت خۆراکی بە هەر بە شێوەی دەرمان بەکاربێت، یا ئەوەی کە ئەشعە یا رادیۆتراپی بکرێت. دیارە لە بازە مەراحلە کە ئەوەی زۆر بەندرێت ئەبێ ئەگەر ناچار بێت جەڕاحەکە نەشتەرگەری و جەڕاحی بۆکات. ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 6مان پێ نیشان بدات، ئێمە لەو وێنە ئەتوانین نیشانەکانی کە سستبوون یا کەمکاری تیروید یا هەروەها ئەوەی کە فعالیت یا پڕکاری تیروید هەیەی پێمان بڵێ. لە کول لە ئەمە علایمە عمومیەکەیە کە ئەتوانێت خۆی نیشان بەد، ئەمە توانێت شامل هەردووکی بێت، بەڵام بە تەفاوتگەرێکە و ئەگەر هەر لەسەرەوە بینە خوار و ئەتوانێت لەسەر میزاج دەور و نەخشی بێت، لەسەر خەموکی یا ئەفسردگی، لەوەی کە بەناو تەبە مەغزیش کە هەیە ئەو حاڵاتگەرێکە کە ئەو تەبە مەغزیە چییە، ئەوەیش ئشاراتێکی پێکەین. هەروەها ماندوویەتی، ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات، یا ئەوەی کە لەسەر ماسوولکەکانە تەسیراتی خۆی هەیە، هەروەها هەستکردن بە سەرمای یا هەستکردن بەوەی کە گەرمایکی زۆر هەیە لە لەشە ئەوانیشە خۆی دەور و نەخشی خۆیە بینێت، و هەروە لەسەر وەزن یا لەسەر کێشیش دەور و نەخشی خۆی ئەبینێت. بەڵام ئەگەر بین تەکتیکی کەینەوە نەخۆشیەکان غدەی تیروید کە لەم بەرنامەیە زیاتر سەرنجمان خستوتە سەر کەمکاری یا پڕکاری تیرویدە، لە کەمکاری تیرویدە وەزن ئەڕواتە سەرەوە، یعنی ئەو کەسە کێشی ئەڕواتە سەرەوە بەرەو قەڵەوی ئەڕوا بەرام قەڵەویکی وان نییە، هەر ئەوەی کە لە بەرنامەی پێشوە لەسەر بابەتی تر قسەمان کرد، ئەو پەڕی تا 4 کیلو بتوانێت بڕۆتە سەرەوە. و پێچەوانەکەی لە پڕکاری تیرویدە کە کێشدا بەزە یا وەزن تێتە خوارەوە، لە کەمکاریە کەس ئەو کەسێک کە تووشی کەمکاری تیرویدە هەست بە سەرماکات، ئەگەر لە گەرمای هاوی نەبێ ئەو کەسە ئەلەرزێ تووشی لەرزە هەست بە سەرماکە، یعنی جلی زیاد لە بەرەکات ئەگەر لەو گەرمای هاوی نیشە. بەڵام پێچەوانەکەی لە پڕکاری تیرویدە ئەو کەسە هەست بە گەرماکات، هەست بە ئەوەیەکە کە ئارەقەکات، ئەوە ئەتوانێت لە نیشانەکان پڕکاری تیروید بێت. هەروە وتمان لەسەر ماندوویەتی یا لە سەر خەویشە تەسیراتی خۆیان هەیە. لە کەمکاری تیرویدە ئەتوانێت ئەو کەسە کە ئەتوانێت 8 ساعت لە خەوە بێت، دوایەوەیشەکە دوای 8 ساعت یانێ خەوێک کافی کردگە هەوەسێت
هەستەکات هێشتا پێویستی بە خەو هەیە یا خەوگەرێکی بەناو خەوگەر ڕۆژگەر تاحتێڵی کە زۆربەی کاتەکانی لە خەوە بەسەرەبات بەڵام پێچەوانەکەی لە پڕکاری تیرویدا هەیە کە اختلالاتی خەو دروستەوێ ئەو کەسانە بە سەختی ڕوونە خەو چاویانە ڕواتە خەو یا ئەوەی کە لە شەوە لە چەند جار بە نۆبەتگەرێکی متواڵیە لە خەودا ڕاپەڕندا چڵەکەن و هەروەها جاروباریش هەیە دڵیان تون لێدات کە ئەو تون لێدانە هەستی بە ئیسترابوونە ئارامیان تیا دروستەکات و لە خەو داچڵەکن. ئەگەر وێنەی ژمارەی 8 و 9 کە هەڕێ هاوکارم زەحمەتمان بۆ کێشەی پیشانمان بدات شاید تیروید تەنیا حاڵەتێکی کە زۆر بەرچاوە ئەوەیە کە نیشانەگەرێکە کە لە ملە خۆی نیشانەدات هەروە کە ئەوینین ئاوسان و گەورەی لە ملە توش ئەبێت ئەو ئاوسانەی و گەورە بوونیشە زۆرتر لە قاعدەی ملە هەیە لە پایەکانی ملە هەیە یانی ئالم قسمەتە تقریبا خۆی نیشان ئەدات بەڵام تاو جێگە بێت ئەمە ئەتوانێت مشکلاتێک دروست کات هەم لە ئەوەی کە قوتدانی بۆ قوتدانەکەی ئاو دەم بێت تیکەیکی نان بێت یا لە هەناسەدانە هەروەها ئەتوانێت ئازاری بێت ئەم ئازارت تا فەکی خوارە و تا گوێەکانیش بڕوات شارەمان کرد کە لە قوتدان و لە هەناسەدانیشە کە ئەو دوودانە لولە لەوێ لە ملە هەن ئەوانیش ئەتوانێت مشکلاتی دروستکە و هەروەها دەنگ لەسەر دەنگیش ئەسیراتی خۆی دانێت ئەوەیە کە یەکێ لە مشخصاتەوانی کە تووشی نەخۆشینی غودەی تیرۆی دەون دەنگەکەیانە کە دەنگیان گڕەوێت یا بە ئیسلاح دەنگ حاڵەتێکی خەشن و تووڕی دەنگی خەشن تووڕی پێ ئەڵێن ئەواگرێت بەهۆی ئەو تەغیراتەوەیە کە لە ناحیە حەنجەرە و ملە دروست بووە ئەوە حاڵاتگەرێکە کە ملە ڕوو ئەدات و هەروەها تەسیراتی ئەم هورمونە لەسەر مو پێس و نێنووکە خۆی نیشانەدات کە بازم ئەسراتەکە جۆرە توانێت بێت لە کەمکاری تیرویدا قژ حاڵەتی ئەوەیە کە شکاویەکەی یان حاڵەتی شکاویە زوو ئەموچێتەوە حاڵەتی شکاوی هەیە بە ئاسانی ئەو قژانە ئەگەر تاڵێکی بگری ئەمسەر ئەو سەرەکەی بکێشیت زوو بە ئاسانی بەڕاحەتی لە یەکجیا بێتەوە و هەروەها تووشی هەڵوەرین قژە بن ئەو کەسانێکە تیرویدیان کەمکارە ئەو وەرینە بەتایبەت لە برووەکانە لە شوێنی دەرەوەی برووە ئەم قسمەتانەی کە ئەوەی نەبەر و ناوە بەر و دەرەوە ئەمانە تووشی هەڵوەرینی برۆ ئەبن لەسەر پێسیان زەخیمەوە ئەبێتەوە وشکە بێت و پێسا بێت و لەسەر پێسە کە پێسیان وشکە بێتەوە بە تایبەت کە زیاتر ئەو حاڵەتگەر پێسە لەسەر قاچەکانە لەسەر ئەژنووە لەسەر زرانیە خۆی نیشانەدات لە پڕکاری تیرویدا هەڵوەرینی قژەکە یان قژوەرینەکە زۆر شەدیدترە ئەو حاڵ شکەنەندگیە کە لە کەمکاریەکە بوو ئەوە نییە موشکە تا حدودێن ناسکترە بێتەوە لەو میزان تەبیعی و نورماڵەکە هەیەی و هەروەها حساسیت پۆسی یا سافی یا بازی لە نیشانەگەر پۆسی کە بە بسوراتی پۆسی ئەناسرێت لە پڕکاری تیرۆیدا خۆی نیشانەدات دیارە ئەو ئەسەراتی کە ئەم هورمونە هەیەی کە لە غودەی تیروی دەکە وتمان غودەی کە بە شکڵ پەروانە لە بەشی بەرەوەی ملە هەیە تەرەشوحە بێت بەمانە تەواو نابێت ئەسەراتی خۆی هەیە هەروەها لەسەر دەستگای گوارش یا دەستگای هەناوی لەسەر ئەو دەستگا ئەگەر غودەی تیروید کەمکار بێت ئەو کەسە تووشی قەبزیا یەبوسەتە بێت ئەو قەبزگەریشە درێژخایەنە یعنی مداومە درێژماوەز پێچەوانەکەی کەسێک کە
پڕکاری تیرویدی هەیە، تیرویدی زۆر پڕکارە، تەرشحاتی زۆر هورمون زۆر تەرشحکات، ئەو کەسە پیساییەکەی شلە، هەتا زۆربەی کاتیش بەرەوە ئیسهاڵیە چێت یان سکچوونە چێت، ئەو کەسە ئیسهاڵ و زگچوونی هەیە. لەسەر چاویش تەسیراتی خۆی دانێت، هەروەکە وتمان ئەگەر بازێک کەس تووشی نەخۆشی غدەی تیروی دەبن لە ناحیەی ملە خۆی نیشانات لە چاویشە خۆی نیشانەدات، لە چاوە کاتێکە خۆی نیشانەدات بۆ وێنە لەم وێنە کە هاوڕێ هاوکارەوە زەحمەتی کێشاو نیشانمانی داگە، ئەمە حاڵەتێکە کە پرۆپۆتیزیسی پێژن لە جۆرێتر لە نەخۆشینەکەس بەسەر نەخۆشینی غدەیە کە گرێڤزی پێژن، ئەمە حاڵەتێکە کە لە پڕکاری تیرویدە خۆی نیشانەدات، بەڵام ئەوەی حاڵەتگەرێکە لە چاوە ڕوئەدات لە هەردوو حاڵەتەکە لە دوو هەر هەم کەمکاریەکە هەم پڕکاریەکە خۆی نیشان ئەدات، ئەوەیەکە ئەو کەسە هەست دەکات کە زیخا لە ناو چاوگەریە، چاوگەری لێڵە بینێت و هەروەها چاوگەر سوورە بنەوە کە ئەوانە ئەتوانین نیشانێ بێت. لەم وێنە کە ئێمە ئەیبینین ئەمە حاڵەتێکی ترە کە زۆرتر لە گواترە ئەتوانێت خۆی نیشان بدات، کە ئەمە ئۆفتالمۆتاپی پێڵێن، کە حاڵەتێکە کە لە شوێنگەرێکە کە ئەو کەسانێک کە تووشی گواترە بن یا لە حاڵەتگەرێکە لە پڕکاری تیرویدە، ئەم حاڵەتێک ئەم چاوەکە بەم شکڵە دەرتێت کە حاڵەتەکە ئەنازەکە لە ئەنازەیەکی تەبیعی زۆر گەورەتر خۆی نیشانەدات، ئەمە بە ئۆفتالمۆتاپی خۆی نیشانەدات. دیارە هەروەها کەمکاری و پڕکاری لەسەر ماسوولکەکانە، لەسەر ئێسکە، لەسەر ئەوانیشە عەلایمی خۆی هەیە، ئازار هەیە، بەڵام بۆ نەخۆشینگەڕ غودە ئەوەنە لەسەر تاکید و تاکیز ناکردی، بەڵام ئازار هەیە، ئێش هەیە، ئەو ئێشکەریشە زۆرتر ئێشکەری ئەزولانی یا ماسوولکان یا لە جومگەکانە هەست بە ئازارەکەن، زۆرتر لە بەشی بازوو یا قاچەکانە ئەو ئازارە هەستی پێ ئەکرێت. دیارە عوارزی تری هەیە کە بە عوارزێکی کەم یا عوارزی نادر ئەناسرێت، وەکو ئەوەی کە لە کەمکاریە کولسترۆل ئەڕواتە سەرەوە، پێچەوانەکەی لە پڕکاریە کولسترۆل تێتە خوارەوە، یا ئەوەی کە لە جاروبار ئەوانەی کە تووشی کەمکاری تیرۆی دەبن زوانیان گەورەتر لە حەدی معموڵ ئەبێت، ئەوانەی کە تووشی پڕکاری تیرۆیدن هەروەکە لە وێنەی ژمارە 11 و هەروە لە وێنەی ژمارەی 12 ئێمە ئەیبینین تەسیراتێکە کە لەسەر چاودایەنێت و ئەو کەسانە تووشی ئۆفتالمۆتاپیە بن، کە ئەوە حاڵاتێکە کە لەسەر چاوە تەسیراتی خۆیشی دائنێت. دیارە لەسەر ژنانیش تەسیراتێکە هەیەی لەسەر ژنانە، یان لە 5 حاڵەتە شاید 1 بە 5 یانی لە 5 حاڵەتە یەکی پیاوێ چواری ژنە یا جارێواری 1 بە 6 ژن، یعنی لە 6 حاڵەتە کە توش بوونە یەک دانی پیاوە باخەکەی ژنە. مەبەستمەوەیە کە لە ژنانە زۆرترە توش بوون بە نەخۆشینگەر غودە، و هەروەها جیا لەم عەلایمە لەسەر ژنانە تەسیراتێکە هەیەی لەسەر عادەی مانگانە یا لەسەر ئەو قاعدێکی یا پریۆدە هەیە کە تەنزیماتەکەی تێک ئەدا، تەنزیماتەکەی ئەشێونێت، ماوەکانی کورتترە بێتەوە، یانە لەو حەدە تەبیعی 28 ڕۆژەکە هەیە کەمترە بێتەوە، لە دەورەیەکی نزیکترە خۆی نیشانەدات. ئەگەر ژنێکە هەست بەوە نەکا کە تیرویدی هەیە، نەخۆشی غودەی تیرویدی هەیە، ئەو کەسە ئەگەر دووگیان بێت ئەتوانێت تووشی ئەوە بێت کە ئەو مناڵە بە حاڵەتێکی مردوو یا مردوزایی کە بڵێن بە حاڵەتی مردوو بێتە دنیا. لە کول لە ژنانە تەسیرێکی مستەقیمی هەیە لەسەر عادەت و پریۆدی مانگانە، باوتم تەنزیماتەکەی ئەشێونێت، ڕۆژەکانی کەم و زیاکات،
و ئەو فاصلە زمانی هەیە کەمتر لە حەدی مقرڕیەکات. دیارە ئەگەر گوێ نەدرێت، ئەگەر دێر تەشخیص بدرگێت نەخۆشینگەر تیروید ئەتوانێت بەرەو خراوەتر چونچێ بۆ وێنە نەخۆشینی تر بە ناو تووفان تیرویدی کە ئەناسرێت لەوەی کە پڕکاریکی زیاد لە حەدی غودەی تیرویدە کە یەکێک لە ئورژانسەکانە. ئەو کەسە کە تووشی تووفانی تیرویدیە بێت ئەوڵین ئەسەری لەسەر دڵیە کە لێدانی دڵی زۆرە بێت، لێدانێکی زۆری هەیە، تووشی تایکی زۆرە بێت، هەست بە گەرمایکی زۆرەکات لە مەراحلێکی هەروارتە بەرەوە هوشیاری و سەدحوشی تێتە خوارە و بێهۆشە بێت. ئەوەی کە یەکێک لە ئۆرژانسەکانە کە حتممە ئەبێت دەرمان بکرێت. بەڵام بۆ تەشخیصی ئەو علایمی کە شاراتێکمان پێکرد دیارە هەر گەورە بوونێک لە ملە بەتایبەت لە تیرویدا ئەو قسمەتێک کە وتمان لە پایەکانی ملە خۆی نیشانەدات ناتوانێت دلیل بەوە بێت کە حتمما نەخۆشینی تیرویدە ئەتوانێت لە بازێ نەخۆشی عفونیە وەکو ئۆریۆن کە حاڵەتی تقریبان وەکو سەرماخوردگی و کە گوێچەگەریشی دەکەت دەرگیرەگەر ئەتوانێت ئەوە بێت، یا بازێ سەدەمەگەر یا بازێ حاڵەتگەرێکی ڕەوانی یا ئسترسگەرێک کە ئینسان هەیەی ئەتوانێەوە نیشان بات. بەڵام لە هەر حاڵەتێکە کەسێک دەکات متوەجی بوو شێوەیەکی هەڵاوسان یا گەورەبوونێکی غیرە مەعموڵی بەتایبەت لەم قسمەت پایەی ملە هەیە ئەبێت سەردانی دوکتور بکات. تەشخیصەکەیشی هەرەوەیە کە بە شێوەی فیزیکی یا بە پشکنینە لە ئازمایشی خۆینە کە لە ئازمایشی خۆینە بەستە بە و میزانەی کە هەیە بۆ ئەو هۆرمۆنگەر تێسێ و تێچوارە و هەروەها لە مەراحلێکی ترە بۆ ئەو هورمونەکەی ترەکە لە مەغز و تەرەشحەوی تەسیری هەیە بە ناو ئەسهاش ئەوانە ئەتوانێت دەور و نەخش خۆی بوێنێت. دیارێتر ئەو کەسە ئەو کاری دکتوری غودەیە، ئەو دکتوری غودە ئەگەر مەرحەلەگەرەی بێبازێ نەخۆشینگەرتر هەیە کە ئەوانە نادرە بۆ وێنە سەرەتانی ئەو غودەیە کە غودەی تیرویدە کە ئەوەی تر بە جەڕاحی ئەبێ دەرمان بکرێت، یا ئەوەی کە دەرمانگەری کە ئەشعات بە ئەشعا کردێت بە ئەکسپەرداریگەر ئەکرێت، یا تەشخیصەکەیشی هەر بە سنوگرافیە بۆ ئەنازەکەی بەتایبەت لە گواترەکە بۆ میزانەکەی چەندی گەورە بوو گەسە چه دەرەجەیەکە چون گواتر دەرەجەی هەیە بە میزانێکە ئەو غودە گەورە بوو گەسەوە ئەوانە ئەتوانێت ڕێگەرێکی تەشخیصی بێت. بەڵام بۆ ئەوەی کە دەرمانی هەیە ئەم نەخۆشینە ئەگەر کەسێ زانی هەستی بۆەوە کرد کە بازێ لەو علایمە کە هەیەی ئەبێ سەردان پزیشکات کە بۆ ئەوەی کە ئەو ئازمایشات بۆ ئەنجام بدەن تا ئەوەی کە ڕەدە بکرێت کە نەخۆشینی تیرویدی نییە. بەڵام هەروەوتم کە ئەمە لەم بەرنامە ئێمە ئشارەمان کرد بەس بە سستبوون یا کەمکاری غودەی تیرویدە ئەوەی کە ئەگەر زۆر کارکە یا پڕکاری تیرویدی پێژن نەخۆشینگەری تری هەیەەوە کە هەروە گواتر یا گرایفس یا بازێ جۆرگەری تر کە بەڵام هەر کام لەو ناوگەرە ڕەتی هەیە بە تەرەشحی ئەو هورمونە ئەوەی کە بۆ ناوچەکانی خۆمان ڕەتیشی بێ مەسئلەی یۆدا یۆد مادەیەکە کە بۆ نەخۆشی غودەی تیروید بەکاردێت. ئەم یۆدا ئەتوانێت بە تەریقی خواردنیش بێت، ئەوەی ئەو خوێ کە ئەرزا کرێت لە بازاڕە باشترەوەی ئەو خوێ بۆ خواردن بۆ چێش لێنان ئەوە بەکاربێت کە نووسراوە ئەم خوێ یۆدی هەیە، چونکە بەهۆی ئەو شرایەتی جغرافیایی و کە ناوچە ئێمە هەیەی یەکێک ئەوەی کە نسبەت بە سەطحی دەریا لە ارتفاعاتە لە بەرزایە هەست، یا ئەوەی کە دوورین لە دەریا یۆد کەمە، ئەو یۆدا ئەبێ جوبرانەوە کردێت بۆ جوبرانیشی
ئەو شوێنانی کە ئاوی کانیەکان بە تایبەت ئاوکانیکان ئەسڵ بە هیچ شێوەیە یودی تێنیە ئاوێکە کە فاقدی یودە بێ یودە یا ئەوەی کە ئەو ماسیانەی کە وەک ماسی چەم یا ئەو ماسی پەروەرشی گەرەکە دروستەگرێت ئەو ماسیانەی کە لە ئاوی شیرینە پەروەرشە برگن وەک کەپور یا ئەو ماسی چەمگەرەکە هەیە ماسی ئاو شیرینە ئەو ماسیانە بە هیچ عنوان یودی تێنیە ئەبێ لە ماسیگەر یا غەزاگەر دەریایی کەڵک وەربگیرگە کە ئاوەکەی سوێرە کە ئەوەی کە وتم بەهۆی ئەوەی کە دووربوون ئێمە بەحر یا دەریانە بە دەورمانەوە جیا لەوەیشە ارتفاعی نسبەت بە سەد دەریاکە بەرزترە ئەوەی یەکێک لە مەناتقێک کە ئەم نەخۆشینە بە زۆری ئەبینرێتە ناوچەی کوردنشینەکان و کوردستاناتە کە بەکارهێنانی ئەو یودەکە لەسەر نووسراوەکە ئەو خوێکە هەیە کە لەسەری نووسراوە ئەو خوێ حاوی یودە بەکارهێنانی ئەو خوێەکە بۆ دروستکردن یا چێشلێنان ئەبێ بەکاربێت. بینەرانی بەڕێز لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان تا هەفتەی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم کات و ساتێکی خۆش و پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازی.